لێرەوە من دەچمەنە و قسە و باسەکانی خۆم بە سێ قۆناغ قسە و باسەکانی خۆم پێشکەش بێەوەکەم ئەوەی کە گوێن بە ئارام محەممەددا یا بە کەسوکانی منەدا تەنها پێ ئەڵێم ئەوە هین بە خاڵۆی خۆی فێرە ئێوەی پارتی وێشێتی بۆ دایک و خوشی ئێمە ئازامە بن ئەگەر پیاون ئەمە حەشتی شعبی بڕۆن چۆن ئابڕووی پارتی وێشێتی خست لە ژێر قۆنەرەکانیەوە ئەگەر شەرافەتمەند و خاوەنی ئابڕون بڕۆن دیفاع لە دەرپێک کەوتوتان بکەن لە بەرامبەر داعشە لە مەسعود بازانیەوە تا کۆسە تا هەموو سەرانی پارتی وێشێتی هەر هەمووتان شەڕواڵەکەتان لە ئەژنۆتانە ئەگەر خاوەنی شەهامەت و ئابڕون لە بەرامبەر دایک و خوشکی کووردا قارەمان مەبن ئەمە عەرز و ئەوەش گەس بڕۆن لە بەرامبەر حەشتی شەعبی لە بەرامبەر لەشکری عێراق ڕابوەسن و بڕۆن شەڕی ئەوان کەن بەڵام ئێوە ئەو پیاوە نین مێژوویە کە ئێوە تەنیا بۆ دایک و خوشک و کش و ژنی ئەم کوردە داماوە ئێوە قارەمانن لە شاخە لە شارە بەس کوڕی کوردتان کوشتووە ئێوە جگە لە کورد کوشتن بە سوێن بە ئیلاهی لە 100 ساڵی ڕابردووە یەک قیمەتان نەبووە ئێوە باشە هەمیشە نۆکەری پاسدارێکی خوێڕی ئێرانین نۆکەری حەشدن نۆکەری نازانم جێشی عێراقن نۆکەری جەندرمەیەک بوون لە هەموو تەمەنتە کەی پیاونێوە بابە باس قارەمانن مەجموعەیەک هەرچی و پەرچی هەسێ لە ناو هەولێرە بڕوە لە بەردەم زانکۆیە سەردەست بڕفێنێ یا کۆمەڵە شەقاوەی سەرسەری هەسێ بڕوە لە کەلارە کاوە گەلمیانی ترۆرکەوە بیکوژێ ئێوە هەرو پیاون یان لە کەرکووک بڕۆن شلانی مام محەممەد ترۆرکەن یا بڕۆن گەنجێکی وەکو نەزیر عومەر وەکو چێ وەکو هەموو ئەمانە بەرن لە بەدنە ترۆریکەن ئێوە ئەخلاقەتان هەر وایە ئێوە من شەوەکەی تروتم ئێوە خەنجەرن لە پشتی کووردە جەلالیەت و مەلایەت دوو تەسەور دوو دنیابینی ماڵی کورد بوو کە لە 100 ساڵی ڕابردووە گەلەکەمانی بێحورمەت کرد نیشتیمانی داشۆری لە هەر هەموو شتێ باشە ئەگەر 30 ساڵ بەر لە ئێسا لە ژێردەستی بەعسا سۆزێ هەبوو لە بینی بەشەرەکانی کووردا جەلالی و مەلایەت ئەوەشیان نێشت چونکە ئێوە لە شاخە بە دەعوەت یەکترتانە کوشت یەکتان دەرمان خوارد دەکرد ئێوە نانی خەڵکتانە خوا سفرەکەیتان ئەدڕی ئێوە زۆڵ بە درێژایی مێژوو کۆمەڵی خەڵکی زۆڵ بوون چ لە شاخە چ لە شارە بە ناوی پێشمەرگە و بە ناوی خەبات و بە ناوی ئەم قسە قۆڕانەوە ماهیەتەکەتان ئەمە بوو کە بینیمان ئێوە کەی پیاون ئێوە حیفە کورد هیچ کاتێ لە ئێوە خۆش بێ 100 بەرابەری حیزبی بەعس ئێوە زەربەتان لە مێژووی ئێمە داوە هەر هەلێ بۆ کورد هەڵەکەوێ ئێوە یا ئەین بە پارە یا ئەین بە ناوگەڵتان ئەیدزن و ئەڕۆن و بەلا ئیشی خۆتانەوە کاکە ئەوە ئەخلاق و ئەتواری ئێوەیە باشە لەو ڕۆژەوە عێراق دامەزراوە کورد تێکۆشانەکە دایک کورد پەروەردەیەکە بە کوێرەوەری و بەدبەختی لە شاخەکانە لە شەڕەکانە ئەکوژێ بە خوت و خۆڕایی کاکە بسوێن بە خودا لە 100 ساڵی ڕابردووە لە باشووری کوردستانە کێ خوێنی ڕژاوە خوێنی بەفیڕۆ ڕۆشتووە درۆەکەن هەر هەمووتان تۆسێ واقعی بن کاکە باش مەسەر پەیامەکەی مەسعود بازانی ئەوە هەر پێشێکی بوو وا نەزاننەوە دوایەشی بێ ئەوە پێشێکیە دوێنە شەو پەیامەکەی عەزیزان پەیامەکەی مەسعود لەسەر ئەوە قساکەم لە کۆمەڵی قسە و باسە لە ئاخرە ئەگەر بەم جۆرە نەکەن چی ڕوو ئەدا ئەو ئەگەرانە چین هەمووتان بۆ باسەکەم بۆی کە باش دەڕاستیەکان تێبگەن من دوێنە شەو پەیامەکەی مەسعود بازانیم خوێندەوە کارم بەسەر هەموو قسە قۆڕەکانی وێنی هەڵێگێتەوە بۆ خۆی چونکە من هەمیشە وتومە من یەکێکم لە ساڵی 1990ەوە لە حوتی سێوە چۆن دژی بەعز بووم ئاوا دژی جەلالی و مەلایی بووم بۆ تاتە ئەم چرکە ساتە هیچ کاتێ من ئەمانم بە پیاو نەزانیوە چونکە من لە شاخیشە ئەمانم ئەناسی کە بەعز پاتی یەکێتی هەستێکیان سێ دەعبا بوون بەر بووبوونە گیانی گەلانی عێراق بە گەلی کوردیشەوە لەبەرەوە هیچ کاتی ئەمانە لای من قیمەتیان نەبووە من بە پێشەوانەی هەموو ئەو شڕە نووسەر و شاعیر و مەلا و شێخ و بەگ و ئاغا و کۆنە جاش و کۆنە تەواری ئەوانە کە هەر کەس دەسەڵاتدار بێ ئەمان ئەبن بە نۆکەری لە پێناوی گەدەیانە من بە پێشەوانەوە هەر دژیان بووم چونکە ئەزانم ئەمانە چ دەعبایەکن بەڕاستی دوێشەو مەسعود بازانی پەیامێکی بڵاو کردوتەوە بە تایبەت داوا لە کوردانی تاراوگەیەکە ئەڵێ وەرنە سەر شەقامەکان و وەرن مزاهرەکەن دژی ئەمە و ئەوە ئای لە مەسعود بازانی باشە مەسعود بازانی تو ئەو شەرەفەی کە نیتە چونکە ئینسانێک ئەگەر نشیمانەکەی خۆی هەڕاش کرد ئەگەر دزی لە دایک و خوشکی شەهیدان کرد ئەگەر خوێنی گەنجی بە دۆدە لەسەر فرۆشت ناتوانێت خاوەنی شەرەف و ئابڕوو بێ شەرەف و ئابڕوو تەنها قاچی ژن و دایک و خوشک نییە بەڵکو نیشتیمانێکە کە 100 ساڵە خوێنی لەبەرە ڕوا ئێوە ئەچن ئەیدزن و تاڵان یەکەن تۆ
لەماوەی ئەم 27 ساڵەیە لە شوێ جۆت لە خەڵکی کوردستان گرتووە، لە شوێ جۆت لە خەڵکی باجینان گرتووە، لە شوێ جۆت لە خەڵکی هەولێر و خەڵکی سێمانی و هەموو کوردستان گرتووە، لە شوێ تۆ جۆ لە کوردی تاراوگە گرتووە زەحمەت نەبێ. کەی تۆ حسابی بۆ ئەمانە کردووە؟ ئێستا هاتووی کە تێو گیراوە اینجا ئەهەڵەسی داواکەی تۆ ئەڵێ وەرن نازاتی دەرببڕن و ئەمە بکەن و ئەوەکە نازاتی بۆ چێ؟ بۆچی؟ ئەی تۆ شەرم ناکەی ئەو قسە ناکەی؟ ئەوە کەسێک ئەو قسەیەکە کە ڕابەرێکی نیشتیمانی و ڕابەرێکی دڵسۆز و ئینسانێکی شەرافەتمەند و خاوەن ئابڕوو بێ، کەسێک ئەو قسانەیەکە کە ئامادە بێ ژیانی خۆشی ببەخشێ لە پێناوی گەل و نیشتیمانەکەیە، کە هەموو نەوەکان، کە هەموو کوڕەکان، کە هەموو کشەکان بە باوشی خۆیانی بزانن باشە بیپەرستن لە باشیە نەک لە ترسا نەک لە بەرخاتی پارە. تۆ تەواوی ئەو کەسانەی کە دواکەوتون هەمووی لە پێناوی پارە دواکەوتووە، هەمووی لە ترسا لە برسا دوای تۆ کەوتون. ئەگینا تۆ چیت؟ تۆ هاتووی باسی ڕای نێودەوڵەتیەکەی ئەی بۆ 23ەوە 24ەوە پێش مانگینەوە پێش ریفراندۆمەکە بۆشی حسابی بۆ ڕای نێودەوڵەتی نەکرد؟ بۆشی حسابی بۆ ڕای ئێمە نەکرد لە خەڵکی کوردستانە؟ بۆ هەموو دنیا لە تۆ لەگەڵ تۆ قسەی کرد کە ئەم ریفراندۆمە نەکەی؟ ئەی بۆچی کردت زەحمەت نەبێ؟ چۆن ڕای نێودەوڵەتی خۆمە یاری مناڵ بازار نییە چۆن دابنیشێ بڕوا بە تۆ بکە زەحمەت نەبێت جەناب؟ تۆ یەک کە بە هەموو کوردی ئەوت هەڵپەڕن بنووسن چیەکەن بڕۆن بیکەن ملهوڕ لێبووی بە کەڵەشێری سەر بارەدارەوە هەر لە خۆتۆ واتە کرد و هەڵەفڕیت وادەزانی ئەتوانی لاسایی هەڵۆ بکەیتەوە. تۆی ڕێوی گەڕ هیچ کاتی ئەوەندە قارەمان نەبووی کە تا هەڵۆبی بە ئاسمانەکانە بڕفیت. ئێسش ئێمە لە ئەوروپا کورد لە کوردستان لە ناو جەرگەی هەولێرە ڕۆژانە دەیان تەلەفۆنم بۆیە هەمووی ئەڵێ مەسعود بازانی خۆت هەڵپەڕە خۆت بڕۆ چیەکەی بیکە. با چ دەکەی تۆ کاکە؟ ئەمە نابێ ئێمە بە ناوی کوردبوونە هەمیشە بمان خەڵەتێنن، هەمیشە ئێمە قوربانی بین و ئێوەی جەلادیش 27 ساڵە لە کوردستانەی بۆچی نەتوانی شەرافەتمەند بی؟ بۆ نەتوانی نیشتیمانێکی باش بنیاد بنیت؟ تۆ خەریکیشی 27 مانگە جگە لە دز و درۆزن هیچ کەسێکی محتەرەم لەگەڵ تۆ نییە. باشە پیاوێکی گەمژەی کۆنە ئیتڵاعاتی لاتولوت یەکدا ئەنیشێ لە هەولێرە بە تۆڵێ چی؟ وەڵا 2000 ساڵ بە لە ئێستا لە نازانم چ کتێبێکان نووسراوە جامانە سووریا کورد ڕزگارەکە. تۆ ئەگەر پیا بووتایە ئەبوو دەبڕۆ دانیشە هیچ و پوچ وەرچ لە خۆ درۆکەی. باشە ئەوە ئەگەر من لە کۆڕێکا بم کەسێک هەستێ پێم بڵێ وەڵای ئارام ئەحمەد لە قورئانە هاتووە 1900 ساڵ بە لە ئێستا تۆ کورد ڕزگارەکەی ئەڵێم دانیشە ماستاو چی؟ دانیشە درۆزنی ساختە چی؟ بەڵام چونکە تۆ خۆ درۆزنی حەزت لە پیاوی خوێڕیە هیچ کاتێ تۆ ژن و پیاوی باش نەویستووە هەر ئەوانەی ژوایان لێ کردی. من دەیان جار بە تۆ بوو مەسعود بازانی وتم لە ساڵی 1975 هەموو کورد لەگەڵ مەلام سەفا بوو زۆربەشی ماستاوچی بوو هەموو ئاغا و دەرەبەگ و ئەمانە بوون. باشە بەڵام کە وەختی ئاش بەتاڵە کرد 500 کەس لەگەڵتان نەمایەوە لە ئێران هەمووی هاتەوە بوو بە جاشی حیزبی بەعەز لە دوای ئاش بەتاڵە ئابڕوبەرەکەتەوە. ئێمە 26 دانە ساڵە بە ئێوە ئەڵێین بە بۆنەی شەڕی خلیجەوە مۆزوعی هاتوتە پێشەوە ئەم شارانەی کوردستان ڕزگاری بووە ئەی هاوار ئەم وڵاتە ئاوا بێ ئاوا بێ ئاوا بێ. تۆ سەرانی یەنک لایەنگرەکانت سەلاحەدین بەهادینەکانت هەچی گەمژە دز و درۆزنێ لە خۆتی کۆکردەوە کوردی بەم ڕۆژگارە گەیاندووە. ئێستا ئێمە چی بکەین کاکیشە؟ وەڵا بە جۆرێ خراپ بۆ ئاسمان چاکی ناکاتەوە ئەو وەسعی کوردستانە. چونکە کورد ئەڵێ بەردێ نەزان بیخاتە گۆمەوە بە 100 زانە دەرنایە. ئەو بەردەی کە نەزانێکی وەکو بنەماڵەی بازانی و سەرانی یەنک خستیانە ناو گۆمەوە لە کوردستانی باشوورە بە ئاسانی دەرنایە کاکیشیان. هەر ئەوە تا ئەبینین هیچ محەلیلێ لەو کوردستانە تەحلیلێکی نییە بۆ مۆزوعە هیچ کەسێک خوێندنەوەیەکی نییە هیچ کەسێک نازانێت کە ئێمە چی بکەین لەم هەلومەرجە ڕزگارمانە بێت. هەرێمێکی سێشاریمان هەبوو خەریکە ئەویش ئەدۆڕێنن لە عێراقا خەریکە ئەویشمان دەست دەرەچێت. ئێوە دەرز لە مێژوو وەرناگرن هیچ کاتە دەرستان لێوە نەگرتووە. ئێوە چاوچنۆک هەر هەڵپەی پارە هەڵپەی ژن هەڵپەی ڕابواردن ڤێلا دروستکە. باشە کاکە هەموو ناوچەی سلێمانی گەڕێ لەبەر خێڵی جەلال تاڵەبانی شوێن نییە بە پێوە هەڵمیزی میزێ بکەی کاکەجیان. هەموو سەری ڕەش و بادینان ناتوانێت شوێنەکە بە پێوە میزێ بکەی لەبەر سەرانی پارتیۆچێتی هەموو شتێکتان تاژی کردووە. ئێوە ئەمە پیشە ئەخلاقتان بووە. تۆ مەسعود بازانی یا ئەبێ کابرا کۆیلە بووایە هەلبی وتایە ئەزبەنی یا حساب بۆ نوێ کرد. تۆ ئێمەمانانی بە دوژمنە زانی کە ڕاستیەکانمان پێ ئەوتی.
بەڵام تۆ ئینسانی هەلپەرست دووڕوو پارەخۆر دوای خۆ خستبوو لە پێناوی بەژۆندەکانی خۆتە لە ژێر دەسەڵاتەکەی خۆتا جگە لەو پیا و ژنانێک کە خەساندووتن لە کەسایەتی داگ ماڵیون تۆ ژیانت بۆ هیچ کەسێک قبوڵ نەکردووە لەو هەولێرەیە بەشەر نییە بجوڵێتەوە لە هەولێرا بڵێ کاکە ژیان نانم نییە لەبیرم نییە دەجار ئەم شتم باس کردووە لە تەلەڤیزیۆنەوە ئاگام لێ بوو ڕۆژنامە نووسێک نووسی بووی وتبووی لە یەکێک لە گەڕەکەکانی هەولێرە بۆری ئاو لەگەڵ بۆری زێرابات تێکەڵاو بوو ماوەیەک ئەو خەڵکەی کە ئاوێتەوە بۆ ماڵەوە بابڕ بۆ بەلاعەکانیان پیس بوو بۆنی لێ هات وتی منی چووم وتم تەلەڤیزیۆنە هێنم ئێوە قسە بکەن بڵێن بابە بەلاعەکەمان ئەوایە ئاوەکەمان پیس بوو ئاوە وتی یەک بەشە نەیوێرا قسەکە لەبەر چی لەبەر بنەماڵی بازانی لەبەر چەکدارەکانی ئێوە ئاو کەسەی کە کوژراوە نازانم چییە دۆڵەمەڕیە کە کوژراوە لە پردێ سێرەکەم ڕسمەکان هەڵواسیوە وەی وەڵا فڵانکە شەهید بووە کوورە ئەوە ناترچێت ئەوە یەکێک بوو لەو کەسانی کە پەلامای سەرجە عوسمانیە ئەیکوشت ئەوانە کورتکوژ بەزەین بە حیاتی بە ئێوانایەتەوە چونکە هەر ئینسانێ پشت گاتە گەلەکەی خۆی خوددا ئاوای لە یەکەکەلەی کردن ئێوە بۆ کوێ ئەچن هەزار جارمان بە ئێوە کە ئێوە ئەمە نەتیجەکەتانە ئێمە خەڵکی کوردستان 27 ساڵە بەدەست ئێوە هەراسان بووین ئێمە لەگەڵ ئێوە ئاژ نابینەوە جارێکی تر ناتوانن بە ناوی کوردایەتی و ئێمە هەڵخەڵەتێنەوە و ئای کوردین و هەمومان نیشتیمانمان و هەمومان کوردیمانە ئای ئەگەر هەمومان کوردین بۆچی 27 ساڵە مناڵە لە کوردستانە شوێن نییە بۆ یاخی قۆنەریتیا بکە بەڵام مناڵەکانی ئێوە شاهانە بۆ خۆیان ئەژین ها ئەم نیشتیمانە ئەگەر هینی هەمومانە بۆچی بۆ بە مریشکێ هێلکە ئاڵتونیەکەی بۆ ئێوە و ڕقنەکەی بۆ ئێمە و خەڵکی کوردستانە ئەگەر ئێمە هەموو براین بۆ ئێوە شاهانە ئەژین بۆ ئێمە وەکو سەگ ئەژین لە کولانەکانە ئەگەر ئێمە براین و هەمومان کوردین بۆ ئێوە هەمووتان خاوەنی فێلا و پۆلە سەیارە و پۆلە ژن و ملیۆن و ئەلم بابەتانن بەڵام بە ملیۆن بەشەری کوردی نان نییە بیخوا کارەبای نییە ئاوی نییە ژیانی نییە گوزەرانی نییە ئەمە چ برایەتیەکە نەحلت لەو برایەتیە یان برایەتەکەی ئێوە ئاوایە کەوتنە تەنگانەوە کوڕە فەقیرەکان هەڵخەڵەتێنن کوڕینە نیشتیمان لە خەتەرایە ئەگەر ئەم نیشتیمانە ئەوەنە لە خەتەرایە بنە ماڵی بازانی ئەگەر ئەم نیشتیمانە ئەمەندە خۆشەویستە بۆچی جەنابەت 100 ساڵە کوڕێکی نێوە بە کوش بۆ نیشتیمانە بۆ باشە بۆچی تو هەر ئەڵێ نیشتیمان وا پیرۆزە وا کوڕی خەڵک خۆی با بە کوشت بەد نەماوە لەو کوردستانەیە خوێنی فەقیرێکی پێ نەڕژابێ ئەی بۆ یەک کوڕی خۆ نایی بە کوشت سەفەرێ بۆ ئەم نیشتیمانە کە ئەوەندە بەلاتەوە خۆشەویستە هەی درۆزنی ساختەکار کاتە تۆ درۆکەیت تۆ بازرگانی بەسەر ئەم نیشتیمانەوە هاکەی بەڕاستی تێگە شتێکی تر نییە کەس تەلەفۆنم بۆ نەکا کاکە خۆ عەقڵتان هەیە کەس تەلەفۆنم بۆ نەکا کاکیجە تێگەی برای من ئەمە ئەوەیە بۆیە ئەو تاڵاوەی کە بنەماڵەی بارزانی مەسعود سەرانی یەکێتی کردوێتی بە قورجی کووردا کورد نابێ لەیان خۆش بێت بە هیچ جۆرێ بەڕاستی کورد نابێ لەیان خۆش بێت ئەبێ 100 جارمان وتووە 1000 جارمان وتووە سەرانی پارتی وێشێتی بە ناخۆشترین تراژیدیە کۆتاییان پێێت چونکە دیکتاتۆرەکانی دنیا هەر هەمویان ئاوا بوون بەڕاستی بۆیە ئەبێ لەم ڕاستێت تێبگەن ئێمەتان کوشت ئێوە تەمەنی ئێمە تەمەنتان لێ زەوت کردین گەنجانی کوردستان بە 5 کەس ناتوانن نێرگەلەیە بشێشن بۆ خۆیان باشە کاکە دینای لە گیرفانیان نییە ناتوانێت ژیان دروست کات کاری نییە باشە بە هەزاران هەزار بەشەری ئەو کۆمەڵگایە بەدەیان و سەدان هەزار زانکۆی تەواو کردووە دینای لە گیرفانیان نییە باشە بەڵام هەرچی نەخوێنەوار هەرچی چەقۆکێش هەرچی لاکۆڵانی هەیە بە بۆنەی ئێوە بووە بە پیاو لە کوردستانە دەوڵەمەندتان نییە دز نەبێت لەو کوردستانەیە ئەوەی کە دوای ڕاپەڕینەوە هەڵقوڵاوە بووە بە خاوەنی پارە هەمووی بە دزی و بە درۆزنی و بە دووڕووی و بە شەراکت لەگەڵ پارتی وێشێتیە بووە بە خاوەنی پارە بۆیە ئومێدەوارم کە من نازانم خوددا سروشت هەر کەسێ بێ تۆڵەتان لێ کاتەوە ئەگەر گەلی کورد پێتان نەوێرێ ئەڵێ هەموو زاڵمێ زەواڵی هەیە زەواڵێکتان بۆ هێناوە تاکە بە پەن تانکە بە عیبرەت باشە چکەوە حسابتان بۆ ئێمە نەیەکرد ڕێژوانی داماوی گەنج ڕێژوانی تەمەن 17 ساڵە هاتە بەدەم لە قیچوار داوای نانکە ئێوە یاتانە بەرفی شەک هیوای لە قیچوار یاتە بەرفی شەک خەڵکی کوردستان ئەبێ هیوای لە قیچوار بگرێ 1000 شەقیتی هەڵبدا بیخاتە زیندانەوە بە ئەبێت تۆڵەی لێ بکاتەوە لەبەرەوەی ئێوە مەحکومن بە تاوان ئێوە مجریمن ئێوە ئینسانی کوردتان هەلا کردووە ئێوە مێژووی ئێمەتان هەلا کردووە بەڕاستی لەبەرەوە
پەیام بۆ ئێمە منێرە لە هەموو ئەوروپایشا مەگەر ئەوەی جێوپەیامەکەتان با کە پارەیە ئەیتێ دانیشتووی لە پارەی دزی کابرا لە هۆڵەندا دانیشتووە لە ئەڵمانیا لەمانە خۆری دانیشتووە ئیشی ڕەشەکە باشە سۆشیالەکەی وەرەگرێ پارەش لە ئێوە وەرەگرێ مەگەر ئەوانە بێن دیفاع لە گیرفانی خۆیان کەن ئەگینا کورد نایەت با باش بیزانیت ئاگان لێتانە نزیکەی 30,000 کورد لە هۆڵەندا هەیە چووە بەدەم سەفارەتی ئێرانی 50 کەس نەبوون کەس دوای ئێوە ناکەوێت ئێوە ڕۆیشتن ئێوە بوون بە عیبرەت ئێوە بوون بە ڕابردوو ئەوە بۆ پەیامەکەی عزیزان ماڵی مەسعود بازانی هەڕەشەیان کردووە لە هەموو کۆنسۆڵخانەکان لەوانەیە کە لە کۆنسۆڵەکانن ئەوە هەڕەشەی کوشتنیان لێکردوون ئەگەر فشارەکە زیابێ ئەوە ئەیان کوژن و ئەوواکەن بۆ یەکە وەزارەتی خارجی عێراقی بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە و داواکە کە هەر کەسێ لەو کۆنسۆڵخانەکانە شتێکی لێ بەسەر بێ ئەوە بنەماڵێ بەزانی بەرپرسیارە ئەمە هەمووتان بیزانن هەر شتێک لەو بابەتە ڕوو بدە بەرامبەر بە هەر کۆنسۆڵگەرێ لە کوردستان لە هەولێرە ئەوە ئیشی پارتی بنەماڵەی بازانیە کە ترۆریان کە نیابیان کوژن ئەوەش بزانن اینجا لە قۆناغی دووەمە یەمە سەر کۆمەڵێشت باش مەلاکان جارە باباسی مەلاکان کەم کە لە ڕیفراندۆمە چیانوت طبعا من ڕێزم هەیە بۆ ئەو مەلایانەی یا بۆ ئەو مامۆسا ئاینیانەی کە بەشداریان نەکردووە لەو سیناریۆ گاڵتە جاڕی کە ناوی ڕیفراندۆم و مەسعود بازانی ئەوانە بەڕێیان خست باشە تەنیا قەستم ئەو مامۆسا ئاینیانەیە کە دوای مەسعود بازانی کەوتنەوەکو تەڕاح دانیشتوون کورە ئێوەی مامۆسایانی ئاینی خوداتان فرۆشۆ بە پارە بێویژدانینە باشە من لە بیرم یەت حکوومەتی بەعەس 5,000 گوندی ئەو کوردستانی کاول کرد تەختی کرد ئەگەر هەر مزگەوتێ یەک قورئانی تیابوو بێ ئەمە بزانە کە لە یەک مزگەوتی تیابوو بێ یعنی 5,000 قورئان کە زۆربەی ماڵەکانی کورد لە لادیەکانە قورئانی تیابووە بەڵام یەک مامۆسای ئاینی لە بەرامبەر حیزبی بەعسا قسەی نەکرد باشە بەعزیە ئەڵێن بژی مەسعودیە ئەڵێن بژی مەلام سۆفایە ئەڵێن بژی جەلال تاڵەبانیە ئەڵێن بژی ئێوە چۆن مامۆسایەکی ئاینین ئەو قورئانم کرد بە گشتانە ئەو قورئانە ڕسواتان کە ئەو قورئانە زەلیل و بێچارەتان کە ئێوە چ مامۆسایەکی ئاینین هەیبەت ناوینە دوای مەسعود بازانی کەوتبوون بۆ ڕیفراندۆم و ئەوە چەپەتان بۆ نێدا بە سەیارە و بە پارە ها ئێوە چێن مەلا عەبدولەتیفی سەلەفی ژندس هەسا چۆ بۆ سعود لەوێ دوعاکە بەشکی میشەڵا ڕیفراندۆمەکەی سەرکەوێ کورە بە قوربانێ بم ئەگەر بە دوعای کرد وایە هەموو ڕۆژێ جۆ باری جۆ خۆ بە دوعای کرد جۆ نابارێ کاکەژێ ئێوە ئەتوانن بۆ پارەی گیرفانتان خوددا خەڵەتێنن خوددا ناحەقی قبوڵ ناکە خوددا زوڵم قبوڵ ناکە خوددا ئێوە ڕسوا و زەلیل و بێچارەیەکە با باش ئەوە بزانن ئەو مەلایانەی کە دانیشتبوون ڕیزیان بەستبوو لە بەرامبەر مەسعود بازانیە لە پێناوی پارە و گیرفانیانە هەموویان و سەربەخۆیی و ئەوەی سەربەخۆیی نەکا کافرە و ویان لێ هاتبوو لاتشی وەکو مەلا عەلی کەڵەکیان هێنابوو ئەویش ئەیوت خواتوتە خەومتەی دەنگ من بە ڕیفراندۆم تۆ سێری چیمان لێ هاتووە خەڵک تەنانەت بە ناوی خۆیشەوە درۆکە باشە عەزیزان ئەمە مامۆسایانی ئاینی ئێمە کە ئەبوایە ئەمانە وەکو کۆمەڵێک خەڵک وەکو پێشەوای ئاینی وەکو ئینسانی ئەم سەردەمە هەتا لە بای دینەکەیانەوە بیان وتایە بابە ئەم هەلومەرجە بە کەڵشی ئەمە نایە مەسعود بازانیان داگرتایە بۆ ئەوەی ئاوامان لێ بەسەر نەهاتایە بۆ ئەوەی ئەم ئاش بەتاڵە ئابڕوو بەرانەیە نەکرایە بەڵام هەموویان لە پێناوی پارەیە وتیان بۆ کاک مەسعود بازانی ئێسایش دوای مامۆسایان کۆمەڵێ نووسەر بەیاننامەیەکیان بڵاو کردوتەوە ئەمە دەرئەنجامی لاساری و عینادی مەسعود بازانیە نووسەری چیش زۆربیان نووسەرۆکە کۆمەڵە خەڵکی دیاسن خەڵتەی ناوە مجتەمەعان بەناوی نووسەر و ئەلەم بابەتانەوەیە باشە نووسەرەکانی سەر بە پارتی بێچێتی ئێوە بۆ نمونە حەمە سەید حەسەن حەمە فەریق حەسەن ڕێبینی ئەحمە هەدی فڵان و فیسارەکان ئێوە هەمووتان بە بەڵێ دەنگتان ناکاکە ئێوە کوردایەتان بە ئێمە فرۆشت ئەی بۆ ئێستا دانیشتن قسە بە مەسعود بازانی ئەڵێن مەسعود بازانی وەڵا کەسێکی لاسار و عیناد بوو ئەم وەسەی ئاوا لێ کرد ئەگەر ئێوە نەبوونایە خۆ مەسعودش ئەوەی نەکرد مەسعود بازانی چەندە تاوانبار بێ ئێوەش هەمووتان ئاوا تاوانبار و مجریمن لە بەرامبەر ئەو ڕووداوانەیە بەس ئێوە ساختەچین ئێوە 27 ساڵە پارەی ئەو دەسەڵاتە ئەخۆن ئێوە هەمووتان ئەزانن ئەم دەسەڵاتە دزە مافیایە جەردەیە کوردکوژە بەڵام بە موچەیەک بە شوقەیەک ئێوە بوون بە سەگی بەدەرگای سەرانی پارتی وێکێتی باشە خۆشەویستان 27 ساڵە من قساکەم
هەچی تەلەڤیزیۆنی کوردی هەیە، هەچی مێدیای کوردی هەیە، هەچی ڕۆژنامە و گۆڤاری کوردی هەیە، تەنانەت ئەوانەیشی کە بەخۆیان ئەڵێن سەربەخۆ ئەهلی نەیانهێشتووە یەک گەڕان ناوی من بێت، نەیانوێراوە لەبەر دەسەڵات لەبەر پارەکانیان، نە گۆڤاری شارێ، نە سپی میدیا، نە شوان محەممەدەکانە، نە فڵان فیسارەکانە نەیانوێراوە ناوی ئارام ئەحمەد بەرن، تەنها لەبەر دەسەڵات لەبەرەوەی بەرهەم پارەکەیان نەبڕێ، کۆسەد پارەیان نەبڕێ، مەسعود پەلاماریان نەدا، هەموو ئەمانە ئاوا بوون. کوا نووسەرەکانی کورد، کوا شاعیرەکانتان، کوا هونەرمەندەکانتان. بابا ئەم ئەوروپایی کە ئێستا هەیە لە سەردەمی ڕێنیسانس و لە سەردەمی ڕۆشنگەریەوە فەیلسوفەکانی ڕۆشنبیرەکانی گۆڕیان، ئێوە کوان زەحمەت نەبێ؟ کوان ئێوە؟ جگە لە مەریوانی بورهان قانیع و ئاراس فەتاح و ئەوانە کە چوار قسەیان دژی ئەم دەسەڵاتە کردەوە هەمیشە هەڵوێستیان هەبووە، ئێوەی درۆزن و ساختەکان لەکوێ بوون؟ بۆچی هەمووتان بووە پیاوی مەسعود بازانی؟ هەمووتان ئاوەکەن بەدەستی کۆسەت و هێرە و فڵان و فیسار و ئەلەم بابەتانەیە، لە پێناوی دینارێکە، لە پێناوی مشتێ پارەیە. کەچی ئێسەش ئەمە نەبێ شەرمن بەیاننامە دەرەکەن دائنیشن ئەڵێن وەڵا ئەمە کردوێتی مەسعود بازانی کردێتی، ئەزانم مەسعود کردی، بەڵام مەسعود بازانی بەتەنیا تاوانبار نییە. مەسعود تاوانبارە، سەرانی پارتی تاوانبارە، سەرانی شتی تاوانبارە، هەچی نووسەر و شاعیرۆکە و ساختەچی هەیە تاوانبارە، عومەری سەیعەلی تاوانبارە، ئەو مەلا سەلاحەدینی ساختەچی بە یەکگرتووی ئیسلامی تاوانبارە. ئێوە هەمووتان چوونە بن هەنگڵی مەسعود بازانی و هەمووتان پشتیوانیتان کرد و ئەوەی کەتان هەڵچیفان و کتان بە ئاسمانە وەکو ئەوژە و کەڵەشێری شامی لێ هاو نەیزانی کە چەقەڵیژ نییە بۆ خۆی دانیش ئەم پەنەیەکەیە. ئێوە هەمووتان تاوانبارن. ئیتر بۆ ئێستا هاتووی وەکو نووسەرۆکە و وەکو شاعیر و وەکو هونەرمەند بەیاننامە بڵاوەکەیتەوە و باسی مەسعود بازانیەکەی کاکە. ئێوە نامەردن، دەسەڵاتەکەش لەگەڵ ئێوە نامەردە. چونکە مەسعود بازانی ئەبوایە بیزانیایە. هەزار جار من چەند جار وتوتە بابە ئەو مەسعود بازانیە وەرن لە فەیسبوک گوێ لە ئارام ئەحمەدگرە، لە پاڵتاک سەعاتێک گرە بۆی فێری ئەدەب بی، بۆی فێری ئەخلاق بی، بۆی فێری سیاسەت بی. تۆ ئەو کەسانەی کە لە دەورتە خەڵکانی ساختەچین، خەڵکانی پارەخۆرن، هەرچی نووسەر و شاعیر و هونەرمەند و فڵان و فیسار کە ئەڵێ بژی مەسعود تەنها بۆ پارەیە، منتەقیتیان نییە بەڕاستی. زیاتر لە 3000 بە ناوی نووسەر و هونەرمەندەوە کۆبۆتەوە هەر لە خۆ ئەڵێ کاکە با کاک مەسعود هەستەرۆکی هەرێم بێت، کاک مەسعود قائیدی زەرورەیە، خوا نووسەرە، ئەوە شاعیرە. کەواتە ئێسایش خەڵکی کوردستان ئینسانە شەریفەکان، نووسەرە محتەرەمەکان، نووسەرە قەڵەم نەفرۆشەکان ئەبێ گەڵتەیان بە عەقڵی ئێوەی کۆلکە نووسەر و ساختەچی بێ کە تەنها بۆ پارە ئەنووسن. لەبەرەوە مەسەلەکە تەنها لاساری مەسعود بازانی و عینادیەکانی مەسعود بازانی نییە، ئێوەی ساختەچی چون پاڵتان بە مەسعود بازانیەوەدا هانتاندا ئێوە بۆی مەسعود بازانی ئەو کارە بکات. ئەگەر ئێوە هەمووتان دژی هەست و کەوتان ببووایە هەڵوێستان هەبوایە مەسعودیش ئاوای ناکرد. بەڵام لەبەرەوە بەیاننامە دەرمەکەن. ئێوەی خەڵتا 26 ساڵە ئێوە پارەی و دەسەڵاتە ئاخۆن، 26 ساڵە بەدەیان نووسەر ئەزانم خۆی ئەڕوا سەلاجەی ماڵی شانازی ئیبراهیم ئەحمەد ئەکاتەوە و خەیار و ترۆزیە خوا لە وەرزەکانی خۆیان، یان هی نەخوات زستانان ترێ ڕەشاخوا لە ماڵی شانازە. ئێوە ئاوان لە ماڵی هەموو مەسئولەکانی پارتی وێچێتیە. لەبەرەوە ئەگەر کورد لە باشووری کوردستان خاوەنی نووسەری بە هەڵوێست و هونەرمەندی جوامێر بوایە، وەڵڵاهی بابە ئاوامان لێ ناهێ. ئێمە کاکەژیان تۆ ئەمە نووسەرەکانتە، ئەمە شاعیرەکانتە، ئەمە هونەرمەندەکانتە، چیەکەی بۆ گدەی لە کابراژی نەخێنەوەی قوربەسەری داماوەکەی کە دیناری گیرفانیان نێشێ بە پێویستی پارتی. ئەی چی بکا قوربەسەرە کاکە؟ نەکاری هەیە، نەژیانی هەیە، نەگوزەرانی هەیە، پارێش لای پارتی وێکێتیە، ئەڕوا چەکی هەڵەگە بە پیاوێکی پارتی. ئەی چی بکا قوربەسەری داماوە کاکە؟ ژنی هەیە، مناڵی هەیە، نانی ئەوێ بەشەرە. بەڵام ئێوە خوێنەوارن لاخۆی، بەڵام هەر هەمووتان پیاوی ئەو دەسەڵاتە ساختەچی و دووڕوەن. ئێوە بەقەدەر سەرانی پارتیجێتی ئێوە مجرم و تاوانبارن، نووسەرەکانی کورد قەدە ئێوە خۆش نابین بەڕاستی. ئێوەی قەڵەم فرۆش، ئێوەی قەڵەم خائین، ئێوە یەکە 27 ساڵی ڕێکە ئەم پارتیەکەیتە چی ئەکەن؟ ئەڵێن تەواوە، ئافرم بشی کاک مەسعود، کاک وەستت، نازانم کاکە کورە بەشەر هەیە دوای حەمەی حاجی مەحموودەکەوێ کاکە حەمە باشە حەمە باش بێنە پێچای خۆ کاکەژێ برای من ئاچا لە سێمانەیە زەلامی ئەخستە ژێر هینەوە، ژێر دەبەی گاز و بەنزینەوە ئەیبر بۆ ئیطلاعاتی ئێران کاتی خۆی ئەی فرۆشت. باشە کاکە بە خودا قەسەم زەلامی ئەخستە ناو ئەوە ناو لە ژێر دەبەی بەنزین دەبەی گاز و نەوتەوە ئەیبر بۆ ئێران ئەی فرۆشت. لۆ چیتان بە ئێمە کرد؟ باشە ئەمە لەسەر مەلاکان لەسەر نووسەرەکانیش ئێمە خەڵکی کوردستان ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە بەتەنها پارتی و مەسعود تاوانبار نین. ئەگەر یەکێتی نەبوایە،
ئەگەر گۆڕان دوایی باسی گۆڕانەکەم ئەگەر گۆڕان هەڵوێسی هەبوایە لەگەڵ لێکی تێگابانە لەگەڵ ئەوانە هیچیان بۆ نەکرا ئێمە سەڵا عەدین بە عەدینمانێ هەر دەمپانە کاکە هەر دەمپان کەرەوە باشە کاکەم ئەوە نەچی یەک ئەمەنە مێشخەیتە دەمیەوە بۆی بە حیاتی تبخنچێ بە حاجە قسەی بۆ نەکرێت باشە تۆ نووسەرەکە ئەم درۆزنانە بێت و مەلاکە نازانم ئەو مامۆستا درۆزنانە بن و کاکە ژێن وەڵی برا مەسهەر بێ بۆ کەڵەگای کە بوو عاقیبەتی لەو لاوە بایە کات و ئەوە تاکە خەریکە ڕستوە و تڕۆیەکە بۆ خۆی تۆڵی هەمووی لێکاتەوە ئەمە باسی ئەوانیشمان کرد و بەسێتر بەسییانە شەر بێ ئەبێ ڕۆژە لە ڕۆژان کە ئیشەڵا ئەوەندەی نەماوە لە سلێمانیە ئەوانە هەمووی ڕستواکەم ئەو نووسەرانە جا من ئەوە نیمشتم بیچێتەوە ها ئەوە نیمشتم بیچێتەوە ئەو نووسەرانە یەکە ڕستواکەم لەو کوردستانەیە لە هەولێرە لە دوهۆکە لە گەرمیانە لە سلێمانیە لە ناو کۆڕووکۆبوولەکان پەنجەکەم بەچانە شەرەفیان نەشکێنم چونکە ئەوانە هێندەی جەش زەربەیان لە مێژووی ئێمە داوە ئەو بەناو نووسەر و هونەرمەند و تڕە ڕۆشنبیر و ئالەم بابەتان لە کوردستانی ئێمە بیرمان ناچێتەوە بەڕاستی ئێوە جاش بوون خائین بوون ئێوە کورتان ئاوا لێ کردووە چونکە وەکو وتم میلەت یعنی قەڵەم بەدەستەکەی یعنی ڕۆشنبیرەکەی نەک ئێوە دابنیشن مامۆستای کێرەی نازانشی مامۆستای زانکۆیە کابراایکی هەزەلیەن بەخوا ناوەکەیم بینی نازانم شیعر ئەڵێ هەر لە خۆی دانیشتووە چ قەشمەر جارێک گەڵتە جارێک کاکە ئێوە ئەمەتان کرد باشە باش لەسەر بابەتی سێهەم عەزیزان ئەمەی کە ڕوویدا وەکو پێشتر وتم بەرهەمی عەقڵی مەسعود بازانی بوو ئەویش لە ڕێگەی کۆسەت و نەجمەدین کەریم و ئەمانەوە طبعا نەجمەدین کەریم ئێستا لە هەولێرە لە ماڵی کەسێکە بە ناوی کەریم خان ئەم کەریم خانە پێم وایە خزمی کۆسەتە لە ماڵی ئەوانە لە هەولێر و مەسعود بازانی بۆ خۆی فێڵێکی لێکراوە هەڵیان ناوە بە کوردیەکەی گەمژە کراوە بۆیە ئەم شتەی کرد و ئەوە تاکە ئەبێ ئێمە هەموو کورد باجەکەی ئەمە بدات طبعا هەمووتان لەبێ ئەو ڕاستیە بزانن بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە یەکێتی نیشتیمانی سەرف پیاوی ئێران بووە سەرف یعنی مۆرچی وەکو چۆن مۆرەی لە پشتی گوێ درێژ ڕێک ئاوا مۆرچی تارانی پێوەیە بنەماڵەی بازانیش ڕێک مۆرچی تورکیا پێوەیە ئەم دوانە هەردووچیان نۆکەری ئێران و نۆکەری تورکیا بوون هیچ کاتێ ئەم دوو هێزە خاوەنی ڕە و بیر و بۆچوونی خۆیان نەبوون عەزیزان دوو هێز کە خاوەنی خۆیان نەبن هەمیشە وابەستە بن پاشکۆی داگیرکەران بن هەر ئەمە نەتیجەکەی بێ خۆشتێکی تر نابێت نەتیجەی نابێ بەڕاستی تۆ کەس سەر بەگەلە وەکو پەکەکە وەکو پێدە سەر بۆ عەز و ئاسمان شۆڕ ناکا پەکەکە و پێدە کاکە ژیان بۆیە ماوەتەوە پەکەکە سەرۆکەکەی ئەڕفێنن ئەیبەن بۆ ئیمرالی هەڤە ساڵ زیندانیەکەن پەکەکە بێ بە دەوڵە هەر گەورەتر بێ پەکەکە کاکە لەبەرەوەی خاوەنی بیر و باوەڕە خاوەنی قەناعەتە بەڵام تۆ ئەم هێزانت هەیە بۆیە پارتی تورکیا تێکۆشانەکەن کە مووسڵ و کەرکووک بەرن بۆ خۆیان ئێرانیش ڕێگە بەوە نادا بە ئاسانی ئەم کارە بکرێ یەک ئەمە ئەکات بۆیە ئەو فۆزایی کە لە کوردستان بەتایبەت لە کەرکووکە ئاوایان لێ کرد بەرهەمی ئەم دوو شەڕەیە بەرهەمی ئێرانە و بەرهەمی تورکیایە یەکێتی وەکو وابەستە پارتیش وەکو وابەستەی تورکیا من کاتی خۆی لە وتارێکە باسی شکەمی خەتەرەکانم ئەزانی وتارێکم باس کردوتم یەکێتی نیشتیمانی ئەبێ نەچێت لە سەنگەری تورکیاوە باشە ئەمە بۆ مانایە نییە کە لە سەنگەری ئێرانە بێ بەڵام باڵێک لە ناوێشێتیە کە کۆسەر ڕەسوڵ و مەلا بەختیار و فڵان و فیسا سەرپەرشتیانەکرد ئەمانە ڕێک بوون بە میت کاکەژیان ڕێک بوون بە میتی تورکیا بۆیە مەسەلەکان ئاوا کەوتەوە و ئاوا ڕوویدا بۆیە پێشتر لە لایفی پێشوە باسی ئەمانەم کردووە من نامێ دووبارەی کەمەوە بەڵام ئەمەوێ بە ئێوە بڵێم عەزیزان یەکێتی و پارتی تەواو بوون ئەوانە کۆتاییان هاتووە ئەوەی کە ڕوویە هەرچی بێ بەرهەمی 26 ساڵ حکومڕانی بنەماڵەی بازانی و یەکێتی و پارتیەکانە ئەوان دەیان جار ئیمتیحانی خۆیان داوە وە شکستیان خواردووە وە دۆڕاون وە سەردەمیان گوزەشت وە بەسەر چووە ئەو کەسانەیشی ئێستا هێشتا تێنەماوەتەوە لەبەر بەشەوەندی خۆیان وە باوەڕ بە سەرانی پارتی وێشێتیەکەن لە باشترین حاڵە یا گەمژە و نەزان و داما و خوڕ بەسەرن
یان کەسانێکن تەنها بیر لە گیرفانیان نەکەنەوە واتە هەتا پارتی یەکێتی پارەیان پێبێ بیاندەنێ ئەوان لەگەڵێ نابن. نەوشام سەفا جوانی وت کە یەکێتی و پارتی تەنها دوو شتیان هەیە درۆ و دراو. ئەوە درۆکەی کەشە بۆ معالم دراوەکەیش ئەوە عەبادی هاتوو دراوەکەیان لێسەنێتەوە یعنی هیچیان پێ ناکرێ ئەمانە. یەکێتی و پارتی 26 دانە ساڵە لە سا حەفە بوجە ماوەیەک ئەهات ئەیان خوارد. تاڵانکردنی نەوت سامانی سنوورەکان ئەوەی کە لە سنوورەکانە ڕۆژانە ها لە برایم خەلیلەوە بۆچێ فڕۆکەخانەکان بیرە نەوتەکان بەرهەمی ناوخۆی کالەباو ئاو چیچی و ئالم بابەتانە بەسەر و ئام هەموو سامانەوە کە ئەمانە بەرهەمیانە هێنا هێشتا ئەمانە ڕوبع موچیانەیە بە خەڵک هەمیان ئەدزی بۆ خۆیان. باشە کاکەم دوای نزیکەی 30 ساڵ واتە 27 ساڵ ئەمە حاڵەکەوە بێت ئەبێت تۆ چاڕوانی چی لە مۆزوع بکەیت. یەکێتی و پارتیەکە هەمووشێ لە بەردەستیا بووە نەیتوانی ژیانی خەڵک خۆشکە نەیتوانی گوندی ئاوادان کاتەوە نەیتوانی ماگانە موچەوەکو خۆی بدا. ئێستا کە حکومەتی عێراقیەت تەواوی شتەکان ئەبا بۆ خۆی بینەوتەکانی کەرکووک خورماڵەی لای هەولێر دوای بۆتانە خوێنمەوە سەرێک ئەم هینە چی کردووە کاکەژیان یعنی ریفراندۆم زیانەکانی چی بووە عەزیزان ئەمە کەرکووکت ئەمە شەنگاڵت ئەمە مەخمورت ئەمە گوێرت ئەمە دیبەگەت ئەمە پردێ ئەمە خانەقین ئەمە جەلەولا ئەمە دووس خورماتو ئەمە تازە خورماتو ئەمە داقۆق ئەمە قەرەتەپە ئەمە بنکەی سەربازی کەیوەن ئەمە فڕۆکەخانەی کەرکووک تەواوی ئاسمانی هەرێم ئەمە دووبز ئەمە چێڵگە نەوتیەکانی بای حەسەن و هاڤانە و نازانم عینزالە و زومار و باشیک و بەندای مووسڵ و دەروازەی ڕەبیعە و ناحیسن و نێو هەموو ئەمانە دۆڕاون. باشە کاکەجیان هێشتا لەسەر و هەموو ئەمانەوە چەندی شوێنی کەیشەیە ئەوانش ئەبن وەکو ئەوەی بیرەنەوتەکانی تەقتەق وەکو لە گەرمیانی شاهەیە مەحموود سەنگاوی لێ ئەدزی ئەوانە هەموو ئەم بیرەنەوتانە وەکو شواشەقی تەقتەق و حەسیرەی لە گەرمیان کە خولەی خوارد بۆ خۆی و وەکو کوردەمیری سەنگا و وەکو ئەوەی ناویشیە کۆرۆمۆری لای قارکەرم و هەموو خاڵە سنووریەکان و فڕۆکەخانە و چوزانم هەموو ئەمانە حکومەتی عێراقی بردوێتی ئەو بەشیشی کەما حکومەتی عێراقی ئەیبا کەواتەیەکی پارتی لەکوێ ئەتوان تازە توان چی بکەن ئەوانە کاکەشە ئەوان وەکوتم هەموو ئەمانە بەدەستەوە بۆ هەر ئەیان دزی بۆ خۆیان بەشی خەڵکیان نایە خەڵک ئەوە حاڵەکەی بوون ئێستا ئەمەشیان بەدەستەوە نامێنێ هەموو ئەمانە لیان ژیرێتەوەکو بەلۆعا کەواتە یەکێتی و پارتی تەواو بوون یەکێتی و پارتی کۆتاییان پێهاتووە. باشە لەبارەی سیاسیشەوە ئەمە لەبارەی ئابووریەوە باسمان کرد کە یەکێتی و پارتی پێشووتر ئام هەموو شتیان بەدەستەوە بووە نەیانتوانووە سێ شار بەخێوکن نەیانتوانە موچە لە کاتی خۆیان بدەن ڕوبع موچە نیو موچە ئەمە حاڵەکە بووە حاڵی مامۆسایان ئەوە بوو کە ئەمان بینی. باشە خۆشەویستە دەی ئەمانەی هیچی بەدەستەوە نەماوە لە مەولا ئەتوانێت چی بکات خەڵکیش فێری ئەوە بوو خەڵک خۆ بە هەوا ناشی خەڵک نانێوێ ئاوێوێ ژیانێوێ کارێوێ هیچ کەواتە یەکێتی و پارتی لەبارەی ئابووریەوە کۆتاییان پێهاتووە و ناتوان حکومڕانی بکەن و ئەمانە داڕوخاون و ئەمانە تەواو بوون. پێویستە خەڵکی کوردستان لەوە تێبگا کە یەکێتی و پارتی تەواو بوو یەکێتی و پارتی بەسەرچوو تازە هەرچێ پەلەقاژێ بکەن حرمەتیان نەما تێکشکان ڕەسوا کراون بەسەرچوو نەمانە. لەبارەی سیاسیەوە عەزیزم لە ئەمریکاوە لە فەڕەنساوە لە بەریتانیاوە لە ئەوروپاوە لە هەموو دنیاوە حسابیان بۆ گەلی کورد و بۆ هەتابەشی پارتیژە کرد. ئێستا هەموو ئەمانەی کە ناوم هێنا سێ بەسێ تەلاقیان ناون یەکەس حسابیان لەسەر ناکە کەواتە ئەمانە ئەسێرەی بەختیان کوژاوەتەوە کۆتاییان پێهاتووە. بۆیە خەڵکی کوردستان ئەبێت لەوە تێبگەن ئەمانە تەواو بوون بەسەر چوون. اینجا بیرتانە خەمەوە کە پێم وایە ڕۆژی هەڵبژاردنەکان بوو یان یەک ڕۆژ بەر لە هەڵبژاردنەکان بوو. پاڤێڵی جەلال تاڵەبانی بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە ڕێفراندۆمەکە دوا ئەخرێ و ناکرێت هەمومان بیرمانە. باش کەچی یەکسەر وتیان وەڵا ئەوە ها کراوین و ئەوە هی پاڤێڵ نییە و فڵان فیسە ئەم بابەتەنە بەیاننامەکەیان سەحب کردەوە. هەر ئەو ڕۆژە پاڤێڵ تاڵەبانی هەڵ ئەسێ یە بۆ پاریس بۆ فەڕەنسا
چونکە وەکووتمان فشاری ئێرانی لەسەر بوو، فشاری عێراقی لەسەر بوو لەسەر یەکێتی نیشتیمانی. کوردستانی بەجێ هێشت و ها بۆ فەڕەنسا. پاشان لەوێ بەپێی ئەوەی کە لە بەردەستی منایە لەوێ عەبادی ئەبینێت. کەسێکی سعودیش پێم وایە ناوی سەمیرە، ئەویش ئەبینێ، هەر ئەو سەمیر ناوەش ئەچێ بۆ لای مەسعود بارزانی پێشتر کە ڕێفراندۆمەکە نەکا، هەموو ئەوانە ئەبینێت. بەپێی ئەو بەڵگانەی کە هەیە لەگەڵ دوو فەڕەنسیا پاڤێڵ چوو بۆ وڵاتێ، وڵاتەکە نازانن کوێ، ئیسرائیلە وڵاتی ترە کەس نازانێت تاوەکو ئێستا، و ئەو نووسەریش نەیتوانی ئەمە پشتڕاست کاتەوە. لەویا قەول دراوە کە پاشەکشە بە ڕێفراندۆم بکرێت و کۆتایی پێ بهێندی. دەستکەوتەکانیان چییە؟ من ئەمەیان نازانم بەڕاستی. چونکە سەمیر عەبدی کە خەبیرێکی سیاسیە بە وردی باسی ئەم مۆزوعانەی کردووە کە هەمووی دەقیقە و هەمووشی ڕاستە. پێشتریش وتم ئەگەر یەکێتی نیشتیمانی نەبوایە مەسعود بەتەنها نەیەتوانێ ئەمە بکات. ئەگەر سەلاحەدین بەهادین و یەکگرتووی ئیسلامی نەبوایە مەسعود نەیەتوانێ ئەمە بکات. ئەگەر یەکێتی یەکگرتوو هەتا بزوتەوەی گۆڕان ئەمانە هەڵوێستیان هەبوایە ئەیانتوانی پارتی ئەو کارە نەکا و ڕۆژگارەکە ئەبەم جۆی لێ نەیەت. بەڵام دیار بوو دەستێک لە پشت مەسعود بارزانیەوە هەیە، ئەوێ مەسعود بارزانی بخا بەڕاستی. ئێستا من ئەزانم کە من خۆم وەکو کەسێک دژی ڕێفراندۆم بووم لەبەر ئاینێ، بەڵام ئێستا ئەڵێم باشتر کە کرا، چونکە ئاوا بینیمان کە ئەمانە بۆ ئەو حاڵەکانە کە ئێبین چ پێیەکەن وە چی نەمانە. خۆشەویستان، ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا پشتیان کردە پارتی وێشێتی لەبەر هەندێک هۆکار. یەکەم ئەوەی کە ئەمانە تەکلیفیان لە مەسعود بارزانی کە ڕێفراندۆمەکە نەکا، بەڵام مەسعود ئیستیفزای کردن، حسابی بۆ نەکردن ڕێفراندۆمەکەی کرد. ئەمە هەروە ئاسان نییە بەڕاستی. پێشتر ماوەیەک بەر لەوە مەسعود بارزانی نێچیرەڤان بارزانی برازایی نار بۆ ڕووسیا، هەستان لەوێ عەقدێکی نەوتیان لەگەڵ ڕووسیا کرد کە نەوتی پێ بفرۆشن. هو مەسعود بارزانی لە دەستی ئەمریکەکان کەوتووە کە مەسعود بارزانی هەوڵی داوە و لە ڕێکەوتنی لەگەڵ مۆسکۆوا کردووە کە نەوتی بداتێ، واتە ڕێکەوتنێکی ستراتیژی بۆ فرۆشتنی نەوت و غاز بیا بە نەوت بدا نەوت بدا بە ڕووسیا بە مۆسکۆ. قرار بوو ئەم کارە بکەن. لە بەرامبەر ئەمەیە خەیاڵەکانی مەسعود بارزانی ئەوەیە کە ڕووسیا ئێران ڕازی بکە و تورکیاش ڕازی بکە، پشتیوانی لە بنەماڵەی بارزانی کە بۆ مەسەلەی ڕێفراندۆم و ئەلەم بابەتانە. کە وەختی ئەمریکیەکان، بەریتانیا و فەڕەنسا ئەمازانن، ئەو کاتە تێئەگەن کە مەسعود بارزانی نیازی چییە. ئاخر ئەمریکا لە ساڵی 1989 لە عێراقا بە هەزاران سەربازی کوژراوە. خۆڕوە ئاسان وازە مۆزوعەکان نێنێ، ئەمە بەرژەوەندی سیاسیە، ئەوە بەرژەوەندی ئابووریە. چۆنە هێڵێ مەسعود بارزانی هەسێ بڕۆ لەگەڵ ڕووسیا عەقدکات و نەوتی کوردستانی باتێ بۆی ئەو پشتیوانی بکات بۆ کۆمەڵێ بەرژەوەندی تایبەتی خۆی. بۆیە لەو ڕۆژەیە کە عەبادێتە فەڕەنسا بڕیار بووە مۆسکۆ لەگەڵ مەسعود و لەگەڵ پارتیە واژۆ بکەن. ئەو کاتێکی ڕووسەکان ئەزانن کە ئەم یاریە خەتەرناکە کێشیان بۆ دروستەکە پاشەکشاکەن لە مۆزوعەکە. ئێرانیش بەسەرەیەک لە مەسعود بارزانی تووڕێ لەبەر ئەوەی کە پێی وایە نەزەری ئەو کە لەگەڵ ئیسرائیللا ڕێکەوتووە. ئەمەشیشکە لە خەتەرەکە، چونکە ئێران بە ئاشکرا وتوێتی یا ئەڵێ کاتی خۆی هەوڵمان داوە ئێمە لە کوردستانە لە باشوورەوە یعنی نەوت بنێرین بۆ سووریا، بەڵام پارتیوانە نیانێشتووە، بەڵام ئەچێ ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلاکە بە نەوتی ئاەتی. ئەمەش ئێرانیەکانی تووڕە کردووە. بۆیە مەسعود بارزانی هەمان هەڵەی سەدام حوسێنی کرد، کاتی خۆی هەموو دنیا بە سەدامی وت پەلاماری کوێت مەدە. سەدام پەلاماری کوێتیە، نەتیجەکەی ئەمە بوو. هەموو دنیاوتی مەسعود بارزانی ئەمە مەکە، مەسعود بارزانی کردی تووشی ئەم مۆزوعە. خۆشەویستان، شتێکم بینی زۆر سەیرە، سەیریش نییە، ئەوانە ئاوا سیاسەت دەکەن. کەسێکە بوو بە ناوی بێرنارد هێنری لیڤی لەگەڵ مەسعود دانیشتووە خەریکە سێوێ لە تەکەن بەیەکەوە. طبعا ئەو کابرای بە عەسڵ جوولەکە کە فەیلسوفێکی فەڕەنسیە ئەوە مەسعودی بەقنەوە خستە چاو، ئەوە مەسعودی تووشی ئەم ڕووداوانە کرد کەچی هەر دوێنێ لە پردێ ئەم کابرایە لەگەڵ حەشتی شەعبیە بۆ خۆی پیاساکە، لە ناو جەبهەکەی حەشتی شەعبیایە کە یە بۆ پردێ. تۆ سەیریکەن ئەمانە چۆن سیاسەت دەکەن. مەسعود بارزانی زۆر بە مهمیەزانی وەختێ لیڤی لە پەنایە دانیشتووە، ئەو نازانێت لیڤی بەرژەوەندیکی تری هەیە، بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی و ئەمانەی هەیە. خۆ هەزار یەک و مەسعود بارزانی ئەفرۆشێ لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان. من ئەو ڤیدیۆیان بینی کە
لەگەڵ حەجی شەعبیە بۆ خۆی لەگەڵ دەبا بۆ سوزان سیارە و میاری حەجدا بۆ خۆی وەسا و پیاسیان تیاکە پێرێش لەگەڵ مەسعود بارزانیە بوو لە سەری ڕەش و لە هەولێرە. عزیزان بۆتان بینە چێ ئێستا ئامر قەبزی کۆسە ڕەسوڵ دەرچووە هی نەجمەدین کەریمیش دەرچووە هەردووچیان. لەم ڕۆژانەی ئایندەیشە ئامر قەبزی مەسعود بارزانی دەرئەچێ من خەبەرم هەیە لە خۆشەوە قسە ناکەم لەسەر بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دەسەر ئەمە مەسعود بارزانی ئەدەن بە دادگا. حتا خەبەرم هەیە ئەمڕۆ عەبادی وتوێتی من ئامادەیم لەگەڵ یەک کەسا دانیشم لەوانەی کە لەناو ئەو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆما بوون لەگەڵ ئەوانیشە ئامادەنیە دابنیشێ مامە عەبادی. خەڵکی تر کە زۆر خەتەرناک بوو ئەوە بوو کە کۆسە ڕەسوڵ و نەجمەدین کەریم کە خۆیان کردو بە پاڵەوانێک لە پەشمەک بە ناوی کوردایەتیەوە ریفراندۆمیان بردە کەرکووک یا کەرکووک وای لێ ناها کاکیژە ریفراندۆمیان بردە کەرکووک بە فیتی پارتی و بنەماڵەی بارزانی. هەمومان بینیمان ئێوەش بینیتان مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک شەو ڕۆژێک کێشەی هەبوو ئەیود نابێ لە کەرکووک ریفراندۆم بکرێ. ئێمە خەڵکی ئەم شارەین وەکو مەڵبەندی یەکێتی ئەزانین کە ریفراندۆم لە کەرکووک خەتەرە ئەبێ بەشەڕی قەومی ئەبێ بەشەڕی ناوخۆ ئەم کارە لە کەرکووکان مەکەن. بەڵام کۆسە ڕەسوڵ و نەجمەدین کەریم بە فیتی بنەماڵەی بارزانی وتیان نا کردیان بە کوردایەتی ئێمە هەر ریفراندۆم لە کەرکووک ئاکەین. ئەوە بوو حسابیان نەکرد بۆ مەڵبەندەکەی خۆشیان مەڵبەندی یەکێتی کە ئەوان ڕاست بیریان کردەوە و باش پێکابوویان و ئەیانزانی کە ئەمە خەتەرە بۆ کەرکووک حەقیقەتەکانیان ئەزانی. بەڵام بە کۆسە ڕەسوڵ و نەجمەدین کەریم و هەموو ئەمانە بە فیتی پارتی ریفراندۆمەکەشیان بدە کەرکووک و کەرکووکیان بەم دەبێت کە ئێستا هەمومان ئەبینین. بڕۆ بیبینە ئێستا کەرکووک هەموو ڕسمی حەزەتی عەلی و ڕسمی نازانم فڵانە خومەینی و فڵان و فیزا ئالە بابەتانە بڕۆ ئێستا تەری کە برادەی تەلەفۆنی بۆکردن هەندێک شوێنی هەیە عەلی تارانە یا عەلی بەغایە بڕە لە ڕسمی شیعەکان چێوای دەکرد ئەم پارتی بنەماڵەی بارزانی لەگەڵ جەماعەتی کۆسەت و مەلا بەختیار و سەعالیکە و ئەلەمانەیە ویان کرد لە کەرکووک و ئەوان فرۆشتیان لەمەش بەدەر سەپاندیان بەسەر مەڵبەندەکەی خۆشیانە. بەڕاستی عەزیزان یەکێتی یەکگرتووی ئیسلامی دوو هێزی پۆخڵ بوون لەم هاوکێشەیە. جارێ ئەو یەکگرتووانە کادری شەریف و ئەندامی یەکگرتوو ئەگەر ڕاست بۆکەن ئەبێ ئەو سەلاحەدین بادینە بەنە بەشەق ئەبێ سەتف بکەنە ڕوخساری ئەو سەلاحەدین بادینە چونکە ئەوانە ساختەچی بوون ئەوانە چوونە بنهەنگڵی بنەماڵەی بارزانی بوون بە پیاوی مەسعود بارزانی لەگەڵ جەماعەتی یەکێتیە ئەم ڕۆژیان ئاوالێ کرد. خەڵکی کوردستان نابێت لە سەرانی یەکێتی و یەکگرتووی ئیسلامی و پارتی بنەماڵەی بارزانی خۆش بێ بە هیچ جۆرێ. بەڕاستی ئەمانە تاریخیان کۆتایی هاتووە کۆمەڵە دەموچاو هەیە عەزیزان. ئەم دەموچاوانە مەسعود بارزانی مەسعود بارزانی مەنسوور بارزانی سیروان بارزانی فازل میرانی کەمال کەرکووچی کۆسە ڕەسوڵ هێرۆ نازانم سعدی ئەحمەد پیرە مەلا بەختیار شێخ جعفەر ئەم گروپە سیچل کەسیە ئەبێ ئیتر ئەم سیمایانە ئەبێ بڕۆن ئەم سیمایانە ئەبێ لە باشی کوردستانە سیاسەت نەکەن ئەمانە ئەبێ بچنە ئەو لاوە ئەبێ ئێمە دەسەڵات لە هەرێمی کوردستانە کۆمەڵە دەموچایی کە دایبڕێژن ئەبێ حکوومەتی ئێمە بە دێژایی 27 ساڵە هەر ئەمانن ئەبێ ئەمانەی بچنە ئەو لاوە. بەڕاستی ئەمانە هیچ ئیعتیبارێکی سیاسی دینی ئەخلاقی هیچیان نەماوە و ئەبێ بڕۆن بەڕاست ئەبێ بچنە ئەو لاوە نابێ خەڵکی کورد چاوەڕوانی کۆسەت و نازانم فڵانە فیسار ئەلەم بابەتانە بکە ئەبێ تیان هەڵدەن مانە بخەنە ئەو لاوە. خەڵکانێکی تر لەو کۆمەلگا خەڵکۆمەلگای کوردی پیاوژنی شەریفی تایە ئینسانی پاچی تایە ئینسانی دڵسۆزی تایە تۆ ئەتوانی بەیانی کەسێکی بەسەرۆکی هەرێم پەنجەیەکی هەزارێک مەسعود بارزانی بژی لەبارەی فکر و ئەخلاق و هەر هەموو شتێکە کاکە. یعنی چیە سەرۆکی هەرێم چیە خۆشێکی عەجیب و غەریبە کاکە. مەسعود بتوانێت سەرۆکی هەرێم بێ ئێوە ناتوان وڵا لە مزگەوتی گەورە و لە شێخەوڵای هەولێرەوە یەکدان لە عەرەبانچیەکان بەرە بیکەوە سەرۆکی هەرێم لە مەسعود بارزانی عاقڵترە بێ بۆ بەڕێوەبردنەوەی مجتەمەع. باشە کاکەجان سەلاحەدین بەهادین میتی تورکە خۆشەویستان ئەو سەلاحەدین بەهادینە ڕێک پیاوی تورکە پیاوی میتە لەبەرەی ئەردۆغان سوننێ و ئیسلام و ئەمانە سەلاحەدین بەهادینش وا ئەزانێ ئەبێ سوننێ ئەمیش ڕێک پیاوی ئەوە وەکو ئیخوانیە لەبەرە ئەوانە هەمویان تاوانبارن. خۆشەویستان ئێستا هەموو کەسی ئەپرسێ ئەڵێ باشە کاگارا مەحمەد ئەم قسانە کە تۆیەکەی هەر هەمووی ڕاستە بەڵام ئایا چارە چیە؟ پرسیارێکی مەنتیقیشە ئایا چارەسەر چییە؟ من لێرەیە چارەسەری خۆم بۆ ئێوە ئەخەمە ڕوو بۆ خەڵکی کوردستانی ئەخەمە ڕوو لەم ڕێگەیە زیاتر
هەرچێ بیرم لێ کردوتەوە فکری خۆم گوشیوە هیچ شتێکی ترم دەست نەکەوتووە تەنها ڕێگەیەکە کە لەم هەلومەرجا هەموو شتێک بە ناویەکە کە بتوانێت هەرێمی کوردستان لەم تەنگژانە ڕزگار کرد. خۆشەویستان، چوارچێوەیەکەیە لە کوردستان لە دەستوری عێراقا ناوی هاتووەکو عێراقی فیدراڵ کە پێی ئەڵێن هەرێمی کوردستان. ئێمە ئەبێ هەرێمی کوردستان بپارێزین. ئەمە بە غیابی پارتیوێشێتی، بە غیابی ئەو دەموچاوە دزانە. من باسی چوارچێوەی هەرێمی کوردستان دەکەم کە لە دەستوری عێراقی فیدراڵیە هاتووە بە پێی یاسا. باشە ئەبێ ئەمە بپارێزین لە عێراقا کە مافمانەیە. بۆ کۆڕۆژ حاکم شێخ لەتیفی بەڕێزەی وت دەستوری عێراق زۆر دیموکراسیە، زۆر باشە، زۆر مۆدێرنە. بەپێی ئەو دەستورە ئێمە لەم هەرێمی کوردستانەیە ئێمە خاوەنی دەسەڵاتیشین، خاوەنی ئیداریشین. بەڵام ئێمە ئەبێ ئەم هەرێمە بپارێزین بە دوور لە پارتیوێشێتی. پارتیوێتی بە هەر ڕسواتە بن بەڕاستی تفکە لە ناوچاوانێن، بەڵام ئەبێ ئەم کارە بکرێت. عەزیزان، ئەمەی کە ڕوویاوە ئاشبەتاڵی پارتیوێشێتیە، بەڵام ئەمە ئاشبەتاڵی کورد نییە. ئەم ئابڕوچوونی بنەماڵەی بازانی سەرانی پارتیوێشێتیە، ئابڕوچوونی کورد نییە. خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان گۆڕان فڵان فیساد نابێ بەوە ڕازی بن جارێکی تر لە کوردستانی باشوورە مەسعود بازانی، کۆسرد، مەلا بەختیار، سعدی پیرە، حەمەی حاجی مەحموود، سەلاحەدین بادین و ئەمانە وەچهی دەسەڵاتی سیاسی بن لە کوردستانی باشوورە. چونکە ئەمانە ئیتر پرۆ بوون تەواو. نابێ خەڵکی کوردستان بەم دەموچاوانە ڕازی بن. لە هەر شوێنێکە ئەمانە کۆبنەوە یا قسە ئەکەن یا ئەبن بە وەسیلۆگەسی ئەبێ خەڵک بەڕاستی قەشمەریان پێ بکە، ئەبێ بیان خەونە ئەولا، ئەبێ ڕسوایان کەن ئەمانە تەواو. ئێمە ئەوانەمان ناوێ، خەڵک ئەمانەی ناوێ، ئەمریکا ناوێ، ئێران ناوێ، تورکیا ناوێ، بەغا ناوێ، ئەوروپا فەڕەنسا ناوێ، نازانم نەتەوەیەکگرتوەکان ناوێ، هیچ کەسی ئەم دەموچاوانی ناوێ. ئێمەش نامانەوێ بەڕاستی، چونکە ئەمانە دیکتاتۆرن، ئەمانە فاسدن، ئەمانە بێڕەوشتن، ئەمانە دزن، ئەمانە خائینن، ئەمانە کۆمەلگای ئێمەیان هەڵوشی، ئەمانە کۆمەلگای کوردیان والێ کرد بابە بەزەیی نەمای هاوار. خۆشەویستی بینی بەشەرەکان نەما کاکە، برارقی لە برایەکاکە ژیان. بەشەرەکان ویان لاتووە بەس بە دوای پارە کەوتون. ئەی عەزیزان خۆشەویستان، ئەمە کەلتوری شاخیەکی تو پارتی بوو خەڵکی ئێمەیان ئاوالێ کرد کاکە. من سەردەمانی خۆی لە جادەی گۆرانی سلێمانیەوە لە دەست تەواوی قۆخاسە ڕامە کرد. باشە ڕامە کرد بە جادەی برایم پاشایە، ئەچوومە لای مزگەوتی حاجی کەریم، ئەچوومە ناو ئەو شیوەی کە لە خانەقوڕەکانەوە هاتە خوارەوە پیرێژن ئەیبردمە ژوورەوە لە ژوورەوە ئەیشاردمەوە هەتا تاریخیە کرد بۆی کە تەواوی قۆخاسە من نەگرن. ئێستا لە کوردستانە ئەم خۆشەویستیش نەماوە، ئەم ڕەحمەش نەماوە، ئەم سۆزە نەماوە، ئەم هاوزمانی نەماوە. باشە بە گۆڕی شەهیدان بە بیر و باوەڕم قەسەم لە جادەی کاوەوە قۆخاسە منی ڕاوناوە لە مزگەوتی بەخانەقەیە خۆم کردو بە ماڵە لە ماڵە قوڕەکانە چوومەتە حەوشەکە قۆخاسەتە نا حەوشەکەەوە ژنەکەوتێتی ئەمە کوڕی منە. باشە کاکەژیان ژنی کورد وتێتی ئەمە کوڕی منە هاتووە ماڵی خۆمانە، قۆخاسەکە ڕۆژێتی مادە ماڵی خۆتانە. ئێستا چی؟ هیچی نەماوە. ئەمە چی وای لێ کرد؟ یەکێتی پارتی وای لێ کرد. ئەمانە کاکە ئامانیان نییە. یەکێتی پارتی لەگەڵ بەحسە جیاوازیان نەبوو بۆ ئێمە کاکەژیان. ئەجینا ئەو هەلومەرجە بوو ئێمە هات ئەبوای ئێستا ئێمە دەوڵەت بووینایە، ئەبوای ئێستا ئێمە خاوەنی زمانی سەربەخۆ، خاوەنی گوتارێکی نەتەوەیی، گوتارێکی نیشتیمانی، خاوەنی ئابووریەکی بەهێز ئەمە بووینایە. ئێمە حکومەتێکمان هەبوو گیرفانی نییە کاکە، حکومەتی هەرێمی کوردستان هەر گیرفانی نییە، گیرفان فرسی پێ نییە بە قورعان. ئەو حکومەتی هەرێمە ئەوە حکومەتە کاکە. تا ئێستا بەپێی مافی دەستوری لە عێراقا ئێمە فیدراڵەتمان هەیە، فیدراڵەتێکمان هەیە. باشترین ڕێگا چارە ئەوەیە لەم قۆناغەیە هەر ئێستا کە دەستی بۆ بەرین کەسێک لە کۆمەلگای ئێمە هەیە کە بەپێی یاسا بەپێی شەرعیەت هەیە ناوی دکتۆر یوسفە. ئەم دکتۆر یوسفە هەڵبژێراوی خەڵکی کوردستانە وەکو سەرۆکی پەرلەمان. باشە شەرعیە بە هەموو پێوانێ بە هەمومانەیەک بەپێی یاساکانی پارتیوێکێتیش ئەگەر دوومان لە غیابی سەرۆکی هەرێمە بمرێ یا ئەوە بێ یا ئەوە بێ ئۆتۆماتیکی ئەو ئەتوان بێ بە سەرۆکی هەرێم. ئێستا دکتۆر یوسف کە پێمان چۆتە بەغدا پێویستە بەڕەسمی بناسێ وەکو سەرۆکی هەرێمی کوردستان. ئەم حکومەتەی کە ئێستا گوایە هەیە ڕووخاوە بابەتانە پێویست ناکە، چونکە ئەم حکومەتە ڕووخاوە کۆتایی پێهاتووە. بۆیە پێویستە هەر لە بەیانیەوە گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە بەرهەم ساڵحە لایەنەکانی ترە چی هەیە سەرەتا بەرەیەکی فراوان کۆب بێتەوە
کە ئەم بەرەیە هەوڵ بدا زۆرترین لە کوردستانی باشوورا زۆرترین دۆستی هەبێ و کەمترین نەیاری هەبێ لەوە تێبگا ئەم بەرەیە کە ئەم سیستەمە حکومڕانیە 26 ساڵەیە کۆتایی هاتووە کەواتە کێ و کام لایەن بڕوای بە سیستەمێکی مەدەنی دیموکراسی شەفاف پاک هەیە ئەتوانێت لەو بەرەیە خۆی بگرێت واتە جێگە بگرێت پارلەمان بە زووترین کات کۆ بێتەوە ئەم پەرلەمانە بە سەرۆکای دکتۆر یوسف وەفدێک دروست بکە بینێرن بۆ بەغدا وەکو نوێنەری کورد نوێنەری شەرعی کورد ئەمانە بتوانن سڵتەیەک کە ئەمری واقع ئەیسەپێنێ ئەمە بکەنە واقع و سڵتەیەک دروستکەن هەتاوەکو کاتی هەڵبژاردنەکان کە هەڵبژاردن کرا ئەو کاتە ئەتوانن دەوڵەت دروستکەن لەو هێزانەی کە براوی هەڵبژاردنەکانە بن کەواتە ئەمە باشترین ڕێگاچارەیە کە ئەم بەرەیە خێرا دروست ببێت ئیتر بەرەکە گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە چوزانم بەرهەم ساڵحە بزوتەوەی ئیسلامیە خەڵکانی بێلایەنە کە موقعیت و پایی کۆمەڵایەتی هەیە ئەم بەرەیە دروستکەن و پەرلەمان کارا بکەنەوە خێرا بڕۆن و سەرۆکی پەرلەمان بۆکو سەرۆکی هەرێم ئەبێ ممارسی سەرۆکی هەرێم بکە و ئەبێ یەکسەر سەرۆکاتی هەرێم هەڵوەشێنێتەوە کۆتایی پێبێنێ چونکە شەرعیەتی نییە و تەواو بووە و عێراق و دنیا و ئەمریکا بەڕەسمی نایناسێ بۆیە پێویستە ئەمریکا بەریتانیا فەڕەنساییەکان و عێراقیش و ئێرانیش و هەموو ئەمانە بەڕەسمی بناسن وەکو حکومێکی موقت یا حکومەتێکی کاتی هەتاوەکو هەڵبژاردنەکان جا هەڵبژاردنەکان دوو مانگی تر ئەکەن سێی تر ئەکەن یەک مانگی ئەکەن دە ڕۆژی ئەکەن من ئەوە نازانم بەڕاستی بەڵام ئەتوانن ئەم کارە بکەن ئەمە باشترین هەڵبژاردەیە کە ئێستا کوردستان لەم سەرگەردانی و لەم بەڕەڵای و لەم بێخاوەنیە ڕزگار بکات باشە من ئەوە ئەزانم کە پارلەمان لە مانگی 11 شەرعیەتی نامێنێ ئەمە ئەزانم بەڵام تۆ یەک چارەتری نییە تۆ ئەبێ ئەمە بکەیت حتا ئەتوانی ئەلەم دە ڕۆژە ئەوە بکەیت ئەگەر لەم دەڕۆژە توانین مانگی 11 هەڵبژاردن بکەیت خێر ئەلاخێر نەوتوانی بە بانگێ بە دوو مانگ هەڵبژاردنی تر بکە حکومەتی دروستکە ئەوە باشترین ڕێگەیە ئەبێ سەرۆکاتی هەرێم کە داسەپاوە کە بەسەر چووە ئەبێ بەتەواتی هەڵوەشێ ئەو ئەنجومەنی سیاسی داتاشراوە کە دانراوە ئەبێ حەت دادگای بکەنەوە ئەبێ هەڵوەشێتەوە باشە کاکە لە ئەگەری ئەوەدا ئەگەر یەکێتی و پارتی کە تەنها کلشیان ماوە و کۆمەڵە چەکیان پێەیە ئەگەر بەمە ڕازی نەبوون و ئەگەر کێشەیان دروست کرد ئەبێ خەڵکی کوردستان ئەبێ ئەم بەرەیە خەڵک بێتە سەر شەقام دژی ئەم دوو گروپە تێکشکاوی پارتی بێژێتی واتە ئەم بەرەیە کە دروستە بێ لە گۆڕان و چێوانە بابەتانە کە زۆرینەی خەڵک پێگەهێنێ ئەبێ بێتە دەنگ لە بەرامبەر پارتیشێتیە بڵێ ئێوە تەواو بوون ئێوە کۆتایی پێهاتوون کارم بەسەرۆنی ئەفرادی یەکێتی جێگاگرێ ئەفرادی گۆڕانی پارتی جێگاگرێ کارم بەسەر ئەوە نیە بەڕاستی بەڵام لە هەر حاڵە ئەبێ ئێمە بیر لەم مۆزوع بکەینەوە لەمە بەدەل هیچی کەتان نییە لە حەقیقەتە هیچی تتان نییە چونکە مەسعود تەواو بەتەمای ئەوە مەسعود وەکو سەرۆکی هەرێم بناسرێتەوە کە مەسعود خۆی ناتەوە سەرۆکی هەرێم بێ ئەسڵەن بەسەر چۆ کاکەجێ مەسەلەی جفاتی نیشتیمانی ئەبێ کۆ بێتەوە بزوتەوەی گۆڕان بەڕاستی پێویستە بەڕێی من کۆمەڵی ئیجراءات کات لەگەڵ خانەی ڕاپەڕاندنە چونکە خانەی ڕاپەڕاندن وە کاک عومەری سێعەلی ئەوانە ڕۆڵیان هەبووە هەتا لە مەسەی ڕێفراندۆمە چونکە کاک عومەری سێعەلی لەگەڵ چەندین کەسی تر لەناو ئەو خانەی ڕاپەڕاندنە دەنگیان بە بەڵێداوە بە بزوتەوەی گۆڕان ئەو کەسەی کە دەنگی بە بەڵێداوە بە تایبەتی ئەو کەسانی کە معتەبەر و ناسراون کە بە ئاگای دەنگیانەوە هەمان هەڵەیان کردووە لەگەڵ پارتیۆشێتیە ئەمە پێویستی بە لێپرسینەوە هەیە چونکە بزوتەوەی گۆڕان ئەگەر جەریء بووایە دەبووە لەو کاتەیە بەیاننامەیەکی دەرکردایە بیوتایە نەخێر بۆ ڕێفراندۆم و ناگە ڕێفراندۆم بکرێ ئەوەیە کردایە گۆڕان بەڵام گۆڕان نەیتوانی ئەو کارە بکات نابێ خەڵک چاوەڕوانی ئەوە کە هەتا هەم دیسێکی پارتی بێننەوە و بیانکەنەوە بەشت لە کوردستانە و دەی کاک مەسعود تۆیت و دەی فڵان فیسار و هەموو چاش بێننەوە یعنی ئەوە هیچیان نەکردووە کامە بەڕەسمی ناتوانن ئەمە بکەن نایخوا بەڕاست عێراق نایناسێ بەڕەسمی کۆسرەت بۆی نییە بڕا بۆ کەرکوب تاواشکە ئیگرن یەکسەر ئێستا کۆسە بڕا بۆ کەرکوب ئیگرن دوور نییە نین بۆی ئاسن بۆ کۆسەر لە ماڵە بیبن کاکە نەیبن مەسعود بەزیان بە هەماشکڵ ئێوە تەواو ڕاکردون ئێوە لە عێراقا تەواو بوون وامەزانن من خۆشەویستان پێم وابێ کە هێزی عێراق فریاد ڕەسە و ئالەم بابەتانە ئەسڵ ئەمە نییە ئەسڵی من ئەم لێرە پاراستنی خەڵکی کوردستانە لە خیابی پارتیەکەتیا کە ئەوانە ئەبێ کۆتیان پێبێ
ئەو فاوڵانەی کە عومەری سەیعەلیش کردی هەمووی خزمەتی بە پارتی کرد. فاوڵەکانی عومەری سەیعەلی بەناوبانگ لە فاوڵکردنا هەمووی خزمەتی بە پارتی کرد. ئێستا ئێمە نازانین ئایا ئەم خانە ڕاپەڕاندن چییە، چ کارەیە، چۆن بیر دەکاتەوە کاک، ئایا پارتیە، ئایا یەکێتیە، ئایا هەروەکو ئەوان وایە چییە. مەسعود بازانی هەساوە بەپێی هەواڵەکانی من تەلەفۆنێکی کردووە بۆ کێ؟ بۆ عومەری سەیعەلی. مەسعود بازانی تەلەفۆنێکی بۆ کردووە. لە تەلەفۆنەکەیە داوای کردووە کە هەوڵبا لەگەڵ عەبادیە شتێ بکات و ئەلەم بابەتانە تامان کە سەرکەوتوو نابێ هیچ. کەشی ئەم کاک عومەری سەیعەلیە ئەمەنەی پێی خۆشە مەسعود تەلەفۆنی بۆ کردووە، هەساوە ڕۆشتووە داوای لە کەینێن کردووە کە بە هیچ جۆرە باسی کاک مەسعود نەکەن. کاک عومەری سەیعەلی براکەم تۆ عەیب ناکەی برای شیرینم، ئەوە چ عەقڵێکە؟ يعني تو تعيش إيش تأمد بمسعود بازانية كقسيش اللي قلابك والله يمل الرومنا يا مسعود بازانية خسبك بأخوا قسم الرومنا توقي اللي قلابك مسعود بازانية شكك كابلا يجي دور راي خائن يشخص خواردو طاب إما هاور مان كيف كريفراندوم نابي بكري بلام قران بداخل أو بشيء أو ينكر علي حما صالح كان علي حما صالح هسا بەیانەیەکی بڵاو کردەوە و بەخوا من کوردایەتیەکەم بەتەواوەتی ڕێگی ملی هەستاوە و ئەبێ من ئیلا هەر بەڵێ بدەم و ویژدانم قبوڵ ناکا و ڕوودا بۆی بڵاو کردەوە. عەلی حەمە ساڵح هیچ کەوتە هەمان سەنگەری پارتی بێشێتیەوە کە نەدەبوو بڕوا ڕیکلام بۆ پارتیێکی بکە دەنگ با بە بەڵێ کە ڕۆژێ بەلەوە ڕووداش بێ بڵاو کردەوە. ئێستا یەت قساکە کە ئیبینی ئەوە چ حاڵیشێنە. باشە کاکە سەلاحەدین بادنیشم باس کرد کە چەندە تاوانبارن عەزیزان. ئەگەر یەکێتی و پارتی ئەمە قبوڵ ناکەن پێویستە جەماوەری خەڵکی کوردستان پەلاماری سەرانی پارتی یەکێتی بدەن. ئەبێ خەڵک ڕاپەڕێ دژیان و ئەبێ خەڵک حکومەتی خۆی دروست کات. جا ئەگەر یەکێتی و پارتی هەر کۆڵنان لەبێ چەکیان پێ ئەبێ خەڵک بەلام چەکەڵ گرێ و پەلاماریان بدەن ڕائینکەن. ئەبێ ئەو کۆسەتە بە دەشتا ڕاکێشن مادەم ئەو حاڵەکەیەتی. هەموو ئەوانەی کە ڕێگە ئەگرن لەوەی کە خەڵکی کوردستان بەخاڵی حکومەتی خۆیان كملن ولا إيه ما هلا بحكم اليوم باتريشيتي أو ناكرت أجر أمان النكرة تشير ودا عزيزة أجر أما النكرة كمن وتم وهذا الدكتور يوسفو أم بري دروز نبيتو حكمتي شي كاتي دروز نكن تشير ودا بري ها أجر يشتي بارتي هرواب من نوا يشتي لما تخص يماني کەسا کۆسەت و ئەوان بوون بە پیاوی پارتی وەکو ئەوان بیرەکەنەوە بوو بە دوو بەشەوەیەکێتی نیشتیمانی کوردستان. پارتیش ئەوە حاڵەکەتی کەیبینی ئەگەر ئەم شتەی کە من وتم دروستی نەکەن من لە ئێساوە پێتان دەڵێم وەکو نووسینەکەی پێشووترا بە ئێوە وتم نامێ بتان ترسێنم ئێسش نامێ بتان ترسێنم عەزیزان. ئەگەر بەزووترین کات بەرەیەک دروست نەبێ حکومەتێک دروست نەکرێ ئەوە ئێستانە بەڵام لە مانگی 3 4 5 2 فلان و فیسار چاوەڕوانی شەڕی گەورە بن لە شەڕی ناوخۆ بیگرە لە شەڕی یەکێتی و پارتیەوە لەگەڵ گروپی ئێرانیە شەڕی پارتی لەگەڵ جەماعەتی کۆسەت و شێخ جەعفەر و ئەوانش کە لەگەڵ ڕەنگە بچنە سەنگەری پارتیەوە لەگەڵ تورک ڕاستەوخۆ تورکیا خۆی یا شتیکە دروست کرێ بۆ دیفاع لە پارتی چونکە ئەم مۆزوع هەر ئەوان نامێنێتەوە خۆشەویستان. عاقبەتی تورکیاش بەژەوەندی هەیە لە کەرکووکە لە مووسڵە لە عێراقا هەروە ئەوە ناکە هێتە هەنگاو ئەنێ بەڕاستی. ئەگەر ئەوە نەکەن ئەوە چاوەڕوانی ئەوە بن کە شەڕێکی گەورەی ناوخۆ لەبینی نفوسی ئێرانە و نفوسی تورکیا کە پارتیە نفوسی ئێرانیش کە یەکێتیە چاوەڕوانی شەڕێکی گەورە و گرانکەن لە باشووری کوردستانە. ئەو کاتە باشووری کوردستان ئەبێ بە مەیدانی شەڕێکی گەورە و گران. ئەم قسەی من ئەم شەو بۆتانەکەم تاریخەکەی بنووسن ئەگەر بێت و بەزووترین کات فریای کوردستان نەکەون و بەرەیەک دروست نەبێ ئەم بەرەیە حکومەتێکی کاتی ڕانەگەێنێ و زوو بەزووی هەڵبژاردن نەکرێ و حکومەتێک دروست نەبێت و نەتوان ئەم کەشان چارەسەرکەن. ئەگەر یەکێتی و پارتی هەرواز نەهێن و بڵێن بەخوا ئێمە بەم دۆڕای و شکست خواردیە هەرەبێ خۆمان بین ئەوە دڵنیاتانەکەم کە لە چەند مانگی ئایندەیە باشووری کوردستان ئەبێ بە مەیدانی شەڕ چەندین شوێن ئەبێ بە حەڵەب وەکو سلێمانی وەکو هەولێر وەکو کەرکووک وەکو زۆر جێگا ئەبێ بە حەڵەب تەختە بێ کاو لەبێ بەڕاستی قەزا ناحیە گوند ئالە باتانە هیچ کەسێک لە ژێریا دەرناشێ بەڕاستی یەک کە لە ساتی وا ئەقەومێ سەری هەمومان ئەخوا ئەو باش بزان ئەمەتان بۆ مێژوو پیاڵم عەزیزان. ئیتر ئێوە بڕوا بە من ئەکەن نایکەن مشکلەی خۆتانە من نەقاوەگرەوەم نەفاڵگرەوەم
بەڵام ئەگەر بەزوترین کات فریان نەکەون هەلومەرجێکی باش نەهێنە ئاراوە بۆ خەڵکی کوردستان ئەوە لە 5-6 مانگی ترا چاوەڕوانی ئەوە بکەن کە لەو کوردستانە بە هەزاران هەزار بەشەر بکوژێت نەڵێن ئارام ئەحمەد پێنەوتوین ئارام ئەحمەدیش فێر نەبووە لە خۆوە قسە بکە ها لە خۆمەوە قسە ناکەم ڕۆ باش بزان بۆیە داوا لە هەموو سیاسیەکانەکەم لە بەرهەم ساڵحی یەکەم حتا لە بزوتەوەی گۆڕان یەکەم لە هێزە ئیسلامیەکان یەکەم لە کۆمەڵی ئیسلامی مەلا عەلی باپیر یەکەم لە هەموو ئەو ئینسانە کە خاوەن کەسایەتیانی کوردستانەکەم کە بەزوترین کات بەرەیەک دروستکەن و حکومەتی دروستکەن بە ئەو بۆشایە پڕ بێتەوە و داواش لە پارتیەکێتی یەکەم کە ئەوان تاریخیان تەواو بووە عاقڵ بن و سەری خۆیان سەری بنەماڵەکان سەری ملەتەکەمان نەخۆن هەوڵ بدەن کە دان بەوە دابنێن کە ئەوان دۆڕاون و تەواو بوون دان بەوە دابنێن کە حکومەتێکیکە دروست بوێ لە کوردستانی باشوورا کە بتوانێت وەڵام بە قەزەکان بداتەوە هیوادارن مێشێتی و پارتیش لە ئاستی ئەوە بن کە بزانن ئەگەر ئەمە نەکەن وەزعەکە زۆر خراپ بێت ئیتر من هیچ کاتان ناگرم لەوە زیاتر قسەیەکی ترم نییە بۆ کردن پێتان بڵێم بەڵام ئەمەی دوایی پێتان دەڵێم کە ئامادەی ئەوە بکەن داوا ئەەکەم لە خەڵکی کوردستان کە بۆ پەڕی عەقڵمەندانە سیاسیەکانی خەڵکی شەرافەتمەندی کوردستان هەوڵ بدەن کە ئەم هەلومەرجەی لە کوردستانی باشوورە هەیە ئەو قەوارەی کە ناوی هەرێمی کوردستانە هەوڵ بدەن خێرا بەرەیەک دروستکەن حکومەتێک دروستکەن باشە ئەگەر ئەمە نەکەن ئەوە چاوەڕوانی شەڕی ناوخۆش ببن وەکو وتم لە بینی نفوسی ئێران کە یەکێتیە نفوسی تورکیا کە پارتی هێزی کە دروستە بێ چی ئەکرێ من نازانم بەڕاستی بەڵام قەرارە ڕووداوگەلێ لە کوردستانی باشوورا ڕوو بدەن کە بەڕاستی هەمومان تیا بچین تیایدا بۆ یەکە من لەو پڕی دڵسۆزیەوە ئەم قساناکەم کە کاکمەی سعید دانیشە بە گۆچانەکەیەوە هەروە بکات و جفاتی نیشتیمانی و جفاتی گۆڕان و بەرهەم ساڵحیش دانیشە بۆ خۆی پێرەشەوە چووە خەریکی خواردنەوە بۆ کاک بەرهەم ساڵح کاک بەرهەم ساڵح وەختی خواردنەوە نییە کاکژێن من لە ئەوروپایشم شۆڕشم لێ حرام بۆ کاکژێن لە ئیشەکەم هەر دەڵگەم لای خەڵکی کوردستانە خەوم نەماوە ژیان و گوزرانم نەماوە هەر مەراقی ئەو میلەتە داماوە قوربە سەلام هەیە کە نەکوژێن کە تیانەچن ئێوە لە کوردستان دزیتان کردووە بوون بە ملیۆنەر خاوەنی پارن کاکتر شەریفن برایشین خێرا بەزوترین کات کۆ ببنەوە ئازا بن ئازا جەراعەتتان هەبێ شەهامەتتان هەبێ بەزوترین کات کۆ ببنەوە شتێ بە شتێ بکەن من داوا لە جفاتی نیشتیمانی بزوتەوەی گۆڕانەکەم بەزوترین کات بەیان دووبانی کۆبوونەوە بکە و پڕیا بدەن کۆمەڵە شت بکەن کاکیش تاو خواتان لەگەڵ و شەیەکی خۆشتان بێ عەزیزان هەر بژین سەرکەوتوو بن